لە ڕاستیدا ینی کێشەی کەمی موچە و کێشەی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان گرێدراوی کێشەیەکی گەورەترە لە هەرێمی کوردستان ئەویش کێشەی عەقڵیەتی حکومڕانیە لە هەرێمی کوردستان بەم عەقڵیەتی حکومڕانیە یان ورتر بڵێن بەم عەقڵیەتی یەکێتی و پارتیە لەناو حکومڕانی هەرێمی کوردستان ئەگەر هەموو نەوتی دنیا هەموو بودجەی دنیا هەموو پارەی دنیا بدەیە دەست ئەم حکوومەتە ناتوانێت موچەی خەڵک بدا يعني ام حكومته تير نابي تساوي تير نابي چونکە ناتوانێ بەرنامەیە بێ پلانیە بێ نەخشەیە بێ بۆ چارەسەرکردنی قەیرانە دارایەکانی خەڵکی کوردستان بۆ پێدانی موچەی خەڵکی کوردستان خۆ ئێمە لە بیرمانە ینی چێلگەنەوتەکانی هاڤانا بای حەسان و چێلگەنەوتەکانی ناو هەرێمی کوردستان و هەموو ئەو داهاتانەی کە لە گومرگەکانی هەرسێ گومرگەکە وەردەگیران و بە هەموو ئەو بازە ناحەق و نەعەدالەتانەی کە لە خەڵک وەردەگیرێ نەیان دەتوانین نی موچە و چارێکە موچە بدەن ئێستا ینی من پێم سەیرە ینی ئێمە دەگەڕێنەوە بەغدا بەم هەمان عەقڵیەتە بەم هەمان بیر و بۆچوونی پێشوو جارێکی دیکە ئێمە خۆمان هەڵدەخەڵەتێنین لەبەر ئەوە ینی چارەسەری ڕاستەقینە ئەوەیە ئێمە بیر بکەینەوە لەوەی ئەم شێوازی حکومڕانیە لە هەرێمی کوردستان ناتوانێت ڕزگارمان بکەوە ناتوانێت موچەمان بۆ دابین بکە بەڵێ من لە ئێستاش لە هەمان بیر و بۆچوونی کۆنمەیە لە کوردستان قەیرانی دارایی نییە و درۆیەکی گەورەیە هەر کەسێک پێی وای بە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانەیە قەیرانی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانەیە قەیرانی حکومڕانی و قەیرانی غیابی عەقڵ لە ناو حکومڕانی هەرێمی کوردستان هەیە ئەو پارەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و ئەو نەوتێکە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر ئیداری جوانی بدرێ و ئەگەر ڕێک بخرێتەوە دەتوانین موچێ پێ بدرێ